يعني سال كخوا داينا وكإنسانية داينا وصال چند مانگا دوان زمانگا دا سالي إما 8 مانگ 7 مانگ 6 مانگ 8 مانگ لا بياني زووا باڵێن لەبەرە بەیانیشەوە خانشینان لە بەردەمی باڵقەکاندا سەرەیان گرت هەرچەند ئەوەزای دارایی بڵاوی کردەوە کە لە کاتژمێر یەکەوە چەند سەردانیان بکەن بەڵام خانشینان لە بەرە بەیانەوە هاتوونەتە ئێرە لێ ژمارەیەک لەو کەسانەی لێکە خانەنشینن. سەلام عەلەیکوم مامە گیان، لە سەعات چەندەوە هاتووی چۆنی؟ سەعات دووی بەرە بەیان ئەرە بەخوا دوو شەو باشە بووە زوو ئەوە حاڵەکەمان نییە کرێچین بە قورعان سێن بەخوای کرێچین 6 مانگ منە سەرشتن لەگەڵ 6,000 6 گەڵا خەریک مەسەگیش بمخوا لە چۆ هاتی؟ لە شایستی پشت قەلەرسی سەر لەوێەوە ئەرە بەخوا بە پێ هاتی؟ بەخواتم نیوەڕە خێرەمەند هەڵی کتەبا ببینی پارەی لێنە سندم ماڵی ئاو بێنە گەڵتەوە یاخوا سەلامەت بی. باشە وەزای دارایی بڵاوی کردوەوە کە لە کاتژمێر یەکەوە موچەدا باشە کرێ کاتژمێر دوو زوو نییە نەبوو گوێمە لێی نەبوو بەخواوەنەی نەبوو شارستانی بەیانیە درێتەوە من گەم دیگەرەوە نەبوو. چەند ساڵ خزمەتە هەبوو؟ چەند ساڵ خزمەتێ کرد؟ 24 ساڵ. ئەرە وەڵا ئەوە حاڵەکەمانە. ئەو موچەی کە پێتانە درێت بەشی بژێوی ژیانتانەکە؟ نەبەخوا ئەگەر هەموو مایە بیدەن هەموو مایە بیدەن کرێکەوە دەین هیچمان بۆ نامێنێت 500,000 هەرە بەخوا 500 سان لێ بڕین کردیانەوە 500. باش ئاساییە پرسیارێ بکەم لەوانێ پرسیارە زۆر دووبارەش بێ بەڵام ئەمێ بزانم کە موچەکە ئەمڕۆ وەرگرت پلانە چێتەی بی بەچی؟ هیچ منامێنێتەوە هیچ نەبەخوا هیچ دەخلێکی درێ نییە پێ بژیت؟ نەبەخوا چەند سەرخێزانە؟ وەڵای دوو سەرخێزانی بەس زۆر ژیابینێتەوە ئیسا ئەوی شەرە خانەشینە وەکو منە ئەو مناڵەکانمان وێ دێگەشتی هیچمان بۆ نامێنێتەوە ناڵم 6 مانگ کرێخان و 6 گەڵانە سەرمان ئینشەڵڵا خوا کارە وا ساکە و خوا ئاسانی کە سپاس دەکەم خوا ئەوانمانەمان لێ بسێنێ خوامانە سێنە زگارمان بێ دەست خۆش بێ. مامە گیان لە کاتژمێر چەندەوە هاتووی؟ والله من لا نێژی بەیانیم لە مزگەوت کردو هاتوو. ماڵتان لەکوێیە؟ ماڵمان لە هەواری شارە. باشە بە تەکسی هاتی یا بە پێ هاتی؟ وەڵا بە تەکسی هات. بە تەکسی هاتی؟ بەڵێ بە چوار. باشە دوخگوزەرانتان چۆنە کە موچە دوا کەوتووە؟ فراخن دەسەڵاتی بێ بە قەرز بشین ئێستا ئێمە دوانیژن پیاکەین هەدەکەمان نەخۆشین خوا بچێ بە گرجانە خوا تووشی ئاش بەتاڵیان کە خوا بیان کە بەپم ئەوەی خیانەت بە دینی ئیسلام بخوا کاکە یا ڕەبی حەواڵە بەخوا بێ من ئەرام هەرەوە ناڵێ خانووی خۆتە؟ خانووی خۆمارە وەڵا بەس بەخوا کوڕێکم هەیە قەسەم بەخوامانی 300,000 وەڵای ئێستا قەرزارە معاشی نییە. ئاساییە دوای ئەوەی کە موچەت دوا کەوتووە موچەکە و ئەمڕۆ بۆ نەکە وەرگر بەنیازی بی بەچی؟ وەڵی زۆربەی زۆرین بەدەزی و دەرمان ئەیترین بە مەسەفی ماڵ ئەی چی بکەین کاکە ئەیمە ئێستا باشە مانگ بە هەموو قەرزەکەم هەر نەسەرە بۆم نادرێتەوە بۆ نادرێتەوە بۆم نادرێتەوە بەخوای 3 مانگە دەمەناوە 3 مانگ خاڵە گیان باشە گیاندار خۆش بێ ینی ساڵ کە خوا دایناوە کە ئینسانیت دایناوە ساڵ چەند مانگە؟ دوانزە مانگە دە ساڵی ئێمە 8 مانگ 7 مانگ 6 مانگ 8 مانگ دە مانگ کەم بەکەمی چەند دە مانگ ئەی پێرار گەلە ساڵە یانی هەر 7 مانگیان خواردووە 7 جار خوا بچێ بە گژیانە خوا بچێ بە گژیانە ئەوەی خیانەت بە دینی ئیسلام بەم خوا کاکە ئەیمە ینی مانگ چەند ڕۆژە؟ 30 ڕۆژە سیوێک و 28 شیوازان مانگی تایە دە ئێستا مانگەکە بۆتە 50 ڕۆژ و 45 ڕۆژ و چۆ عەفوو 6 ملیۆن ئەبێ خۆمان گشتمان 4 بەڵێ بەدە 4 کەسەوە گیرمان خواردوو ئینشەڵڵا سەلامەتە بەس باشە وەزای دارایی بڵاوی کردووە کە لە کاتژمێر یەکەوە موچەدا بەشە بەخواکەم لێ نەبوو نەمبیستی تەلەڤیزۆنی کوردیەکە سۆشیال میدیا بڵاو کراوەتەوە نەمبینی ئەژنامیش ناهات نە بەخوا نەمبینی ئەوە هەفتەیە لەمە پێش بڵاوی کردوتی موچە هات و بەیانی تەوتێعکرێ هەتا ئێستاشە تەوزیانێتەوە بەخوا چێ جارم جۆرێ بۆ بووی گویانی خۆم لە تەلەڤیزۆکە باتی دە ئینشەڵڵا سەلامەتە من لەشتان ساغە بێت خوا کارتان بۆ ئاسان کە
ئەمە دۆخی خانەنشینانە. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ ئەوەی کە بینی ئەمە دۆخی خانەنشینانە هەموو مانگێ بەم شێوازە ئەوان لە دۆخێکی سەختە هەتاوەکو موچەکانیان وەرەگرن. بۆیە زۆرێک لەمان کە موچەکانی نەکچۆ سەر هەژماری من بۆی ئەبێ بێن لە سەرەیە بۆسن بەم شێوازە تۆکتایەتی لە دوی بەرە بەیانەوە لە دوای نوێژی بەیانەوە تایەتی هاتۆتە ئێرە بۆیە ئەمان چاوەڕوای موچەکانیان هەرچەنە کە ڕاژگەێنرا بوو کە لە دوای کاتژمێر یەکەوە سەردانی باڵکان کرێت بەڵام ئەمان ئاگان لەوە نەبووە بۆیە سەردانی باڵکانیان کردووە لە بەرەبەیانی زووەوە.